بارانی بەخۆڕ بەسەر زەویدا دەڕوات و ناچێت زەنی سوودی بۆ ئاوی ژێرزەوی نابێت. بەڵام بارانێک کە بە نمە باران و بە هێواشی ببارێت لە زستاندا، مامە کاتەکان وەکو تێکەڵاو نەکەین، لە زستاندا بە دڵنیاییەوە سوودی دەبوو بۆ ئاوی ژێرزەوی. بەڵام کە ئێمە دەگەینە بەهار، بارانی بە هێواشی و بەردەوام بێ بارانەکە، ئەگەر بارانەکە بە لێزمەش بێ بەڵام بەردەوام بێ، بۆ منە چەند هەفتەیەک یان چەند ڕۆژێکی زۆر لە 10 ڕۆژ زیاتر بێ، ئەوە وا دەکات ئۆکسجین لە خاکدا وەکو گوتمان کەم بێتەوە، یاخود ئەو ڕووەکانەی کە ئەو دارانەی کە گوڵ دەکەن، یعنی بەردەگرن پێش ئەوەی گەڵا بکەن. بۆ نمونە قۆخ، قەیسی، هەڵوژە، هەرمێ، ئەوانە پێش ئەوەی گەڵا دروست بێ، پێش ئەوەی سەوز بن، گوڵی بەر دروست دەکەن. بارانی زۆر بە بەردەوامی لەسەر ئەو گوڵانە وا دەکات ئەو گوڵانە بڕزن و خراپ ببن، بەرهەمی ئەو ساڵەمان کەم ببێتەوە. ئەوە خاڵێکیان. خاڵێکی کە لەسەر دارەکان، لەسەر خودی دارەکە. زەرەرێکیان درێژخایەنە. تاوان ئێمە باوەکو زەرەر ناوی نەبین، چونکە خوای گەورە هەر شتێک دەکات لە مەسلحەتی ئێمە و لە مەسلحەتی مرۆڤە. بەڵام ئەو زەرەرەی کە لە بەرهەمە وەرزیەکان دیدا، ینی بە کورتخایەنە، جیاوازە لەگەڵ ئەو زەرەرەی کە بە درێژخایەنی دیدا. ئەگەر بە نمونەیەک ڕوونی کەمەوە، بەرهەمی ئەو ساڵی خۆخ و قەیسی و ئەو دارانەی کە گوڵ دەکەن پێش ئەوەی گەڵا بکەن، بە دڵنیاییەوە دەتوانم بڵێم 80% کەم دەبێتەوە. بۆ لەبەرەوەی بارانی زۆر باریوە، مەجالی وشکبوونەوەی نەداوە و کە ڕووی دروستکردووە لە ناو گوڵەکە و بەرهەمەکە ئەو ساڵ لە ناوچووە. ئەوە زەرەرێکیان لە مانگی تقریباً 3دا ئەو زەرەرە دەردەکەوێت. لە مانگەکانی 4 و 5دا ئەگەر باران بەردەوام بێ، ئەو جارە ئێمە تووشی کێشەیەکی کە دەبین لەو ڕووەکانەی کە گەڵا دەکەن دواتر گوڵ دەکەن. ئەو کاتە ئەو دارانە لە خاکەوە لە ژێرەوە ڕەگەکەیان نەخۆش دەکەوێت، تووشی کەڕوو دەبن، شێبەرز دەبێتەوە، ئۆکسجین دادەبەزێ. ئەو کاتە دارەکان بە دڵنیاییەوە تووشی نەخۆشی دەبن. بەڵام لە کام ناوچانە، لەو ناوچانەی کە زەویەکەیان زۆنگە یان زەویەکەیان تەختە و ئاو تێیدا کۆ دەبێتەوە.